سڵاو ختەیڤارتان پێشکەش دەکەم. چیرۆکی هاتوو نەهات کۆتایی هات. وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی نۆی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی خەرج کرد. سەرچاوەیەکی تایبەت لە وەزارەتی دارایی عێراق بە ڤارمیدەی ڕاگەیاند، وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی نۆی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی خەرج کرد. وەزیری کارەبای هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر تەنها کۆگای کۆرمۆر کرابێتە ئامانج لە 24 بۆ 48 کاتژمێری داهاتوو کارەبا ئاسایی دەبێتەوە. کەمال محەممەد گوتیشی بەهۆی هێرشەکەی شەوی ڕابردووی سەرکەڵگەی غازی کۆرمۆر بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان بۆ نزیکەی 1600 بۆ 1800 مێگاوات کەمبووەتەوە. لە ڕووداوێکی سەختی هاتوچۆدا لە خورماتوو 4 کەس گیانیان لەدەستدا و 2 کەسی دیکەش بریندار بوون. وارزانیوێتی قوربانیەکان ئەندامی یەخێزانن. سەرچاوێکی تایبەت لە دووس خورماتوو بەڤاری ڕاگەیان لە ڕووداوێکی سەختی هاتوچۆدا لە نێوان خورماتوو بۆ سلێمانبەگ 4 هاوڵاتی خەڵکی کفری گیانیان لەدەستدا کە ئەندامی یەخێزان و 2 کەسی دیکەش بریندار بوون و برینی یەکێکیشیان سەختە.